لا. لا مش كامل. ئێستاش کاتی ئامادەکردنی ئەسپەکانە پێشەوە هەموو شتێکە بێ قەشاوشیان بین شانەیان پیا بێنین بۆی پاکوتەمیز دەکەون لە سواریە هەم بۆ خۆشیان خۆشترێکە. هەی کلیکیان شانەکەین جوانترە وەستێت و بژەبێت. ئەمە ژێرزینە دانین بۆ یەکەم شتی وڵاقەکە بۆی زینەکە پشتی برینار نەکە. دوای قایشتاریمە بەستین بۆی وڵاقەکە سەری بەرز نەکاتەوە سەری هەڵنێ. جا دوای ئەوە زینەکەکەینە کۆڵی ئەمەش تەنگەیە بۆ ئەوەی زینەکە ڕاگیر کات. جا ئاخیش بانجی لێ بەستیم بۆی دوور بێ لە پێکان و هەم بۆ جوانیش بەکارێت.
ئێستش ئەسپەکە ئامادەیە بۆ سواری. ئێمە لە شاری سلێمانی هەڵبەت ئەسپی کوردی لە هەرێمی کوردستان بەعام بە بۆنەی حکوومەتی عێراقی و ژێردەسەی میلەتی کوردەوانە لە ساڵی هێشتاوەشت فەوتا بوو. دوایەوە چەند کەسێک هاتن سەرمایهداری نیشتمانی بۆ کەسێک وەک خاوەنی ئەم شوێنە کاکدانای حاج ساڵح هاتن بەرەیاننا بە بەرهەمهێنانی ئەم ئەسپە کوردیە بەهێنانەوەی ئەم ئەسپە کوردیە و برەودان پێی و وەچەخستنەوە لێ و دروستکردنەوە و زنوکردنەوە و بەرزڕاگرتنەوەی ئەم ڕەسەنە ئەسپە وەک مۆرکێکی نەتەوایەتی میلەتی کورد. ئەم ئەسپانە کاتی خۆی کە کورد ئەنفال بوو دێهاتەکان نەما کەوتی نە مەجموعەکان. لە مەجموعەکانیش ڕاستی خەڵک توانای ژیانی خۆی مەحدود بوو نەیەتوانێت ئەسپداری بکە ئەسپەکان فرۆشران زیاتر بەرە وڵاتی ئێران ڕۆشتن. لە وڵاتی ئێران بۆ شارە کوردەکان وەک سنە کرماشان ئەم شارانە ڕۆشتن و لەوێشەوە چوونە ئیسفاهان. دوایی بڵاو بوونەوە بە ئێرانە حکومەتێ بڵین میلەتی ئێران زیاتر بە شیعە مەزهەبەکان ئیسفادەیان لێکردن بۆ تەعزیە ئیمام حوسێن ئەوان برێوێکی زۆریان پیا و پاراستیان ئەم ڕەسەنە لە فەوتان لای خۆیانەوە. دوایی ئەوان ئیشیان لەسەر کرد DNA خوێنی ئەم ئەسپەیان وەرگرت ڕەسەنێتەکان پاراستەوە تا چەند ساڵێک پێش ئێستا وەزعی کوردستان لە ژێردەستەی نەزاتی بوون جا چەند کەسێک وەک عەرزم کردن یەکێ لەوانە کاکدانا زەحمەتی کێشا ماینی ڕەسەنی کوردیان بردەوە لەو ئەسپە ڕەسەنانەی ئەوێ چاشیان کرد هێنایانەوە بۆ ئێرە لێرەش ئەسپی ڕەسەنی چاشیان لی بەرهەم هێنا لەو ئەسپەش هێنایان هەر لە ڕەسەنی ئەسپەکانی کە چەند ماینێژیکیان هێنا وەچیان خستەوە دوایەوە بۆ هاوڵاتیانی بڵێن شاری و سلێمانی و سنوور و مانتێقەکە بەعام لەم ئەسپە ڕەسەنانە ماینیان کێشا و ماینەکانیان چاک کرد و سەسپاس بۆ خوای گەورە شتەکە زۆر بەرەو پێش چووە و نەوە وەچەش زۆر بووە لە ئەسپەکان نەوە وەچەش زۆر بووە لە ئەسپەکان ئیتر ئێمەش لە هەستکردن بە بەرپرسیارەتی ئەوە و چەند کەسێک کۆبووینەوە بڕیارماندا کە ڕێکخراوێکدا بمەزرێنین بۆ پاراستنی ئەم ڕەسەنە ئەسپە کە دروست بووەتەوە و کە هێنراوەتەوە ئەم وڵاتە بڕیارماندا ئەم ڕێکخراوەدا مەزرێن بۆ خزمەتکردن بە بواری ئەسپداری و ئەسپ سواری و بە تایبەتیش ئەسپی کورد. ڕەسەنێتی ئەسپی کوردی لە لای ئێمە هیچ جۆرە ئەسپێکی ترمان تێکەڵ نەکردووە یا عەرەبی یا تۆرۆبرۆت یان جیپسی بارحاڵ ئەوەی کە مەبەستمان بۆ ئیش لەسەر ئەسپی کوردی بکەین. ئیشیش لەسەر ئەسپی کوردی زۆر قورس بووە لەبەرەوەی کەمێتێکی زۆر کەم ماوەتەوە چەندانە ئەسپێک لە ئێران ماوەتەوە کەوتو بۆ دەست ئەو برانەی ئەسپەهان زیاتر بە حکمی ئەوەی سەرمایەدار بوون و لە کوردەکانی خۆمانیان کڕیەوە لەوێ ماوەتەوە ئێمەش توانیمان بچین بە پارەیەکی زۆر ئەو وەختانە ماین و ئەسپمان لێ کڕیون و ئێستا بەرهەمی ئەسپی کوردی خۆمانمان هەیە لێرە. خۆشبەختانە ئەسپی کوردیش لەگەڵ ئەوەدا ئێمە توانیمان ڕێکخراوی ئەسپی کوردی بۆ ئەم باسەدا بمەزێنین کە ڕێکخراوێکی قازانجنەویستە و تەنها بۆ خزمەتی ڕیزبەندی ئەسپی کوردی لە ڕیزبەندی ئەسپەکانی دنیاە. ئەمەش ئاسان نییە بە منیش ناکرێ بە ئاسانی ناڕوا بەڕێوە ئێمە تا ئێرەمان هێناوە ئەبێ بە هاوکاری ئەم ڕێکخراوە بیبین بەڕێوە ڕێکخراویش حکومەت هاوکاری بێ هاوکاری مادینە هاوکاری ناساندنی ئەسپی کوردی لە ڕیزبەندی ئەسپەکانی دنیاە کە ئێمە بتوانین شانازی پێوە بکەین. لێرەشە ئێمە ڕێکخراوەکەمان تەسجیل کردووە لە ئێران لە تاران لە بەغا تەسجیلمان کردووە لە کوردستان لێرە تەسجیلە لە بەریتانیا تەسجیلمان کردووە و لە ئەمریکاش تەسجیلمان کردووە لەبەرەوەی بتوانین
کە باس کرا لە ڕیزبەندی ئەسپەکانە ئەسپی عەرەبی هەیە تۆرۆبرۆت هەیە کۆمەڵێ ڕیزبەندی ئەسپی تر هەیە کوردیش لەو لیڤڵانە فەرقی نەبێت لەبەرەوە ئێمە هەستاوین بەم کارەوە ئەم کارەش تەنها وەکو باسم کرد قازانج نەویسە ڕێکخراوەکەمان بۆ ئەوەی بتوانین پەرەبسێنین بە ئەسپی کوردی من شتێک لە لام گەڵاڵە بووە ئەوەی کە مۆزوعی ئەم ئەکتەرانەی خۆمان ئەم گۆرانی بێژانەی خۆمان بە کوردی گۆرانی ئەڵێن ڕەسەنێتی گۆرانی کوردی ئەپارێزن باشە بەڵام خۆ لە کورد زیاتر کەس گوێی لێ ناگرێ ئێمە ئەسپەکانمان کە ئەسپی کوردین ئەتوانین بەیانی لە نمایشی دەرەوەی وڵاتە ئیشی لەسەر بکەین هەیبێت ئەسپێکی کوردیە هەموو دنیا پێی بناسیێنی بیبین ئەوە بەرنامەیەک هەیە لە بەغا لەم مانگی ئایندەیە بەنیازین چەند ئەسپێکی کوردی خۆمان بەرین بۆ ئەوێ لە ئێران بردوومانە لە ڕیزبەندی چەند نمایشێکراوە لە ڕیزبەندی 143 ئەسپا دوو ئەسپی خۆمان لەوێ بۆ لە ڕیزبەندەکە یەکەم و دووەمیان هێناوە الحەمدوللا ئەمە شتێکی زۆر دڵخۆشکەرە ینی شتێکە ئەتوانێ تەواوی دنیا هێواش هێواش بەوە بناسیێنین کە ئەسپی کوردیش لە ڕیزبەندی ئەسپی عەرەبیە فەرقی نەبێ ئەوەی کە گرنگ بێ ئێمە وەکو عەرزم کردن ساڵانێکی زۆرە بەم کارەوە خەریکین ئەم ڕێکخراوەشمان دامەزراندووە ئێستا بەرناممان الحەمدوللا ئەوەی کە لە پلان و هزری مێشکمانە هەبووە هێواش هێواش هاتۆتە بەرهەم بەرهەمەکەش چییە ئێمە بتوانین کە نۆمای خۆمان نۆمای ئەسپومایینی خۆمان لە کوردستانە گەورە بکەین و بتوانین وڵاتانی تر بێن بیبن لەبەرەوەی وەکو عەرزم کردن تا ئێستا وەک پێویست نەناسراوە بەڵام لەم ڕۆ بەدواوە ئەتوانین ئێمە لە ڕێگەی ڕێکخراوەکەوە کارێکی وا بکەین بیناسیێنین زۆر بەباشی و ناساندویشمانە هەروەکوی عەرزم کردن لە ئێران ئەو نمایشانە بووە ئێستا ئەو برا ئێرانیانە زۆرینەیان داوەتمان کردوون هاتوون بۆ ئێرە ئەوانەی کە ئەسفدارن لە بەغاشەوە خەڵکمان هەر داوەت کردووە ئاینۆشت هاتوون تەماشاکەن کە ئێمە کۆمەڵی ئەسپی کوردیمانەیە زۆر دڵخۆشن بۆی ئەنو ئێمە لە یەک دوو ساڵی ئایندا ئیترەبێ بێن ئەم ئەسپانە لە لای ئێوە بەرینەوە بۆ لای خۆمان ئەمە شتێکی دڵخۆشکەرە کە ساڵانی هەشتا و هەشت و بە دواوە کە چۆتە ئێرانە و ئەسپە کوردیان و عەشایری خۆمان ئێستا هاتۆتۆ ئێمە بتوانین زینووی کەینەوە ئەوان بێن ئەینەن شت داوای کەن و لە لای ئێمە بیبەنەوە ئەمە کارێکی زۆر باشە پاشان شتێکی تر هەیە تا ئێستا من زۆر مەبەستمە ئیشی لەسەرکەم بە تایبەتی کار لەسەر پۆلۆ بکەین پۆلۆ یاریەکی لای جەنابتان معلومە یاریەکی نێودەوڵەتیە لە ڕیزبەندی کریکت و لە ڕیزبەندی فوتبۆڵ و ئەمانە ڕیزبەندی خۆی هەیە دەردی ئینگلیز ئەڵێ game of the king of the game یاری شاهانەیە شای یاریەکانە ئەمە گۆچان بازیە چەوگان بازی لە کوردەواری خۆمانە بە گۆچان بە ئەسپەوە سەری گۆچانەکە بە عەکسەوە بڵێن کلکەکەی گیراوە لەسەرەوە قەوسەکەی پێوەیە ئەو گۆچانە شتێکی خڕ هەبووە یاریان پێکردووە ئەمە لەوە سەری هەڵداوە لەبەرەوە لە ڕەسەنێتە هی کووردە ئێمە خەریکین ئەسپەکانی خۆمان تەدریب پێ بکەین بۆ کاری پۆلۆ ئێستا خەریکین شوێنێک دروستەکەین ساحەیەکی گەورە و دەتوانین لە ئەرجەنتینەوە لە بەریتانیا و لە وڵاتانی ترەوە خەڵک داوەتکەین کە ئامادە بووین بۆ ئەو فیستیڤاڵە بەڵام وەکو باسم کە دەبێ حکومەتی خۆشمان هاوکارمان بێ بۆ ئەوەی بتوانین ئەسپەکان بناسیێنین لە دەرەوە چەند ئەسپێک بەرین بۆ تەمرینی کەین ئێستا لە ئەرجەنتینەوە بڕیارمان وایە چەند مڕەبیەک چەند کەسێکی تایبەت بە تعلیمدانی ئەسپی کوردی بۆ پۆلۆ تا ئێستا پۆلۆ هەریاری بە ئەسپی ئینگلیزی کراوە بە تۆرۆبرۆت کراوە بە کۆمەڵی ئەسپی تایبەتی خۆیان کراون بەداخەوە ئەسپی کوردی خۆمان زۆر باشتر ئەجوڵێ لە ئەسپەکانی ئەوان لەبەرچی ئەسپی ئەوان تۆزێک درێژن گەورن ئەسپی کوردی خۆمان کورتترە و زۆر ئەو بەرزەش نییە بۆ سوڕانەوە باشتر ئەسوڕێ لەوەی کە هەتا ئەسپی ئەوان دوو جار ئەسوڕێتەوەی خۆمان مقابلە تەدریبمان پێکردوون سێ جار ئەسوڕێتەوە مانایە زووتر ئەگاتە سەر ئەنجامی پۆلۆکە هیوادارم بتوانین بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عێراقا ئێمە ئەو شوێنە خەریکین پێوەی تەواوی بکەین و بتوانین کارێک بکەین کە هەموو سەفارەتەکانی دنیا بخێنە سەر خەت و ئەو وڵاتانی کە بە تایبەتن بە
یاری پۆڵۆ داوەتیان کەین و لە خزمەتیان ئەبین لە ڕووی گەشتیاریەوە ئیسفادێ هەیە بۆ وڵاتمان لە ڕووی ناساننەوە بۆ وڵاتمان ئیسفادێ هەیە لەبەرەوە شتێکە سنووری نییە یاری پۆڵۆ سنووری نییە پێم باشە ئێمە خوا یارمەتیمان بە لەوە دەست پێ بکەین ئەسپەکانمان حازرکەین بۆ یاری پۆڵۆ. ئەمە کامرانی لالۆیە یەکێکە لە ئەسپەڕەستەنەکانی کورد لە کوردستان و هەموو دنیا. بەڵێ ئەمە کامرانی لالۆیە بەناو خۆمەیە کامرانی لالۆ. ئەمە وەختی خۆی ئەمە ساڵی 2011 دایکیمان کڕی لە ئەسفەهان ئیتر برمان لە باوکی چاکمان کرد باوکی یەکێک بوو لە ئەسپەڕەستەنەکان لە سەر تاسەری کوردستان و هەموو دنیا. باوکی نای کامرانی قەدیریە کە ئێستا نەما لە ژیانە ئێمە دایکیمان چا کرد لەوێ و ئیتر دایکمان هێنایە لەو کاتووە لای خۆمان بۆ لە دایکەمە بەڵێ ئەمە نەوەی زۆرە لای خۆمان زیاترین نەوەی هەیە حالیان لە ئێرانیش نەوەی هەیە و لە هەولێر و لە هەموو شارەکانی کوردستان بڵاوی کردوێنەوەی بەڵێ لای خۆمانەوە تاوان ڕۆشتە چونکە ئەسپەکە هەر لای خۆمان بووە لە دایک و هەر لای خۆشمان بووە ئەمە زیاد لە سەماینی لە چاکراوە لای ڕەفیق و دۆست و خزمان و هەموو دەوروبەری کوردستان نەوە و وەچەی خستۆتەوە هەر لە ئێرانەوە بیگرێت تاوەکو کوردستان عێراقیش وەچەی هەیە کامرانی لالۆ. ئێمە ئەسپی کوردی زۆرمان هەمە یەکێکە لە خەتە بەخۆتەکانی ئەسپی کوردی کە خەتی کامرانی پێڵێن ماینی ڕەسەنیشمان هێناوە لە باوکی جیاواز و توخماتی جیاواز بەس هەمووی کوردی ئەسڵ ئیتر هاتوین لەمە وەچەمان لێ خستۆتەوە وەچەکانیشی زۆرن لای خۆمان لە ئەسپی جیاواز ماینی جیاواز چاکمان کردووە. بۆ نە تیرەی جافیمان هەیە ئەسپە کوردە جافەکان کەمێک باڵایان بەرزترە توانیان پتەوترە بە حکمیەوەی لە مەنتیقە تەخت نشینەکانەوە بوون ئەوانە فەرقەکە ینی کە تیرەکان دابەشکراوە بەسەر بەو شێوەی بە هەڵکەوتەی جوگرافیەکە دابەشکراوە. ئەسپی کوردی لەگەڵ ئەسپی میلەتانی کە جیاوازە بە جیاوازێکەشی زیاتر ئەکەوێتە سەر هەڵکەوتەی جوگرافی وڵاتی کوردستان لەبەرەوەی کوردستان وڵاتێکی هەم شاخاویە هەم چوار فەسڵەشە بەهار و هاوین و پاییز و زستانی بەڕوونیە. ئەسپی کوردی ئەم منتیقەکانیشمان تا ڕادەیەک شاخاویە ئەسپی کوردی ئەسپێکی خۆڕاگرە پتەوە سنیان کراوەتەوە کاسەی سمیان بەهێزە سەروملێکی ئەستور و سنجینیان هەیە کۆمەڵێک ئێسکە پەیکەری لەشیان ئێسکێکی بەهێزە لەگەڵ ئەسپەکانی کە جیاکرێنەوە ینی ئەگەر بخرێتە پاڵ ئەسپی نەژادێککە بەڕوونی دیارەکان ئەسپە جیاوازە لەوەن وەکو ئەسپی کوردی لە ئێستای ڕێکخراوەکەی ئێمە ئەو ئەسپانەی کە لە لای ئێمە تۆمارن کە هینی ئەندامانی ڕێکخراوەکەی ئێمەن ئەو ئەسپانە زیاتر بەکارهێنرێن بۆ سواری و بۆ ڕمبازی و بۆ خۆشەویستی و یعنی بۆ ئینسان بۆ حەزی خۆی بۆ دڵی خۆی لەبرەوەی ئەسپی وڵاتانی کە بۆ ئەسپی عەرەب ئەسپێکی ئینگلیزی بەخێو بکەن زیاتر برەو بە ئەسپە کوردەکان و ئەسپە کوردەکە بەخێوەکەن. شتێکی تر زۆر گرنگە کامەوە لە ڕێگەیان بەرنامەی چەناپتانەوانە بیگەێنین ئەسپی کوردی خۆمان ئێستا لە ئێران وەکو کەسابەتی پێوە کرێ ئیشە و هیچ عیبەیەک شیتیانە چکم ئێمە خۆمان ئەسپە کڕین کڕیومانە وەختی خۆی لە ئێران بە ئێستشەوە خەڵکی کوردی خۆمان ئەم 1-2 ساڵی پێشوە زیاتر پەریان پێیاوە ئەچن ئەسپەکردن لە ئێران بە حکمیەوەی تەنها شوێن کە بۆ ئێمە بتوانین ئەسپی کوردی لێ دەستکەوێ ئێرانە ئێرانیش بە پارەیەکی زۆر پێمانە فرۆشن و لە هەمان کاتیشە ئەوەی کە ئەسپێکی باشی هەبێ پێڵێن سەیلەمی ئەو ئەسپە ئیتر تایبەتمەندی ئەسپە کوردیەکانی تایە
دەیان کەس ماینی بۆ ئەبا چاکیەکانی ئەمە هەمووی بە پارە چاکەکرێ کەسابەتێکە ئایلەیەک دوو ئایلە دەدی ئێرانی خۆیان ئەڵێن کارگەکەمانە وەکو کارگەیەک تەماشای وەزاکاکەن و ئەم کارەش بەڕاستی لە ڕووی شەرعی شەوانەیە بە پرسیار و جوابمان لەسەر کردووە حەڵاڵە لە وڵاتە عەرەبیەکانە ئێمە کات بۆ سپێرمی ئەسپی عەرەبی 6,000 دۆلاری پێدراوە 8,000 دۆلاری پێدراوە فریزێکەن و ئەی گوێزنەوە بۆ وڵاتی تر لەبەرەوەمە وەکو کەسابەتێکیش ئیشیان لەسەر کردووە ئێمەش وەکو ڕێکخراوەکەمان و یەکەم جاریشە لەسەر ئاسی عێراقا وەکو عەرزم کردن ڕێکخراوی ئەسپی کوردی کە قازانجنەویستە دامەزرێنەری خۆمان بووین. خدم ما شاء الله ما شاء الله عادەتەن کە لەدایکە بێت لە دوای ساڵی تا 6 مانگ هەر لەبەر دایکی شیرەخوا لە دوای 6 مانگ لە دایکیان جاکرێنەوە کە لە دایکیان جاکرانەوانێ لە دوای 2 ساڵ و نیو ئەجا هێواژەواش دەسەکرێ بە سواریکردن و ڕاهێنان و ئامادەکردنیان بۆ سواری. ئێمە وەک ڕێکخراوی ئەسپی کورد بە مناسبەی کردنەوەی ڕێکخراوەکەمان و ناسانی ئەسپی کورد لە مانگی هەشتا ئەم ساڵ فیستیڤاڵێکمان کرد هەر لەم شوێنە وەک ناسانی ڕێکخراوەکە و ناسانی ئەسپی کوردی بە میوانداری کەسانی بیانیمان کرد لە دەروی وڵات بە تایبەت ئێران کەسانی خواروی عێراق شارەکانی خواروی عێراق بۆ نمونە وەزیری وەرزش و لاوانی عێراقی هات هەر لێرە حزوریان هەبوو لە مانگی هەشت فیستیڤاڵێکمان کردووە ئەندامانی کەمان چەند فیستیڤاڵێکیان کردو هەر لەژێر چاودێری و سەرپەرستی خۆمان هەر لەم پاییزە ئیشەڵا بۆ بەهاریش پرۆژە و فیستیڤاڵی تایبەتمانەیە بە ڕێکخراوەکەمان و لەسەر ئاستی وڵاتانی دراوسێژ هەر لە 2-3 فیستیڤاڵ لە وڵاتی ئێران بانگێش کراوین ئەسپەکانمان ناردووە بۆ ئەوێ لەوێ بەشداریمان کردووە سوپاس بەخوا ئەو ئەسپانەی کە لێرە لە دایک بوون و لێرە گەورە بوون و ڕاهێنانیان پێکراوە لە چینی هەرە ئەسپە باشەکان نبوون لەوێ و زۆر قبول بوون لەلایەن دادوەران و ئەو کەسانەی کە شارەزان لەم بوارەیە و لەوێ بوون. بەعام سەرەتان بەو شێوەیە نەبوو بەڵام چەند ساڵێکە سوپاس بەخوا لە دوای ئەوەی کە دیێنەیەم ئەسپانە وەرگیرا و بە جیهان ناسێنرا سوپاس بەخوای گەورە ئێستا خواست لەسەری زۆرە ئێستا بۆ نمونە فارس میلەتی فارس بە تایبەت زۆریان حەز لێیە عەرەبی ژوا برا عەرەبەکانمان لە خوارەوە هێواژێواش ئیش لەسەرەوەکەن ئەی بەنە خوارەوە ئیشەڵا ئێمە وەک ڕێکخراوەکەش لە بەرنامەمانایە بە جیهانی بناسێنین و بینێرین بۆ وڵاتانی کەش هەر لەو ئەسپانەی کە لێرە بەرهەمدێن ئیشەڵا. ژمارەی ئەسپی ڕەسەنی کوردی لە کوردستان ئێستا بە تەقریبی 170 تا 180 ئەسپمان هەیە بە ئەسپ و ماین ئەچینە 170 تا 180 ئەسپی ڕەسەنی کوردی باشمان هەیە سوپاس بۆ خوای گەورە لەوەش ساڵانەوە چاکەوێتەوە ڕوو لە زیادبوونە بە پشتیوانی خوا. وەکو خواردن ڕاستی خواردن هەر کەسە و هەر یەکێک لەوانەی کە بەخێویەکەن و ئەم پرۆژەی بەخێوکردنی ئەسپی کوردیان هەیە بە جۆرێک خواردنەیە بەڵام بە شێوەیەکی عام کاو جۆ و وێنجیان دەدرێتێ کاو جۆ و وێنجیان ئەیرێتێ ڕۆژانە 3 ژەم و ڕۆژانە هەمووشیان تەمرینیان پێکرێ و سواری تایبەت بە خۆیانیان هەیە هەفتەی چەند جارێک ئەیانهێنێتە دەرەوە بۆ سواری پێکردن و ئامادەکردنیان. لە حاڵەتی ئاسایی ئەبێ هەموو ڕۆژێک هەر یەکێک لە ئەسپەکان لە دوای ئاڵف پێدان و قاشاوکردن و ڕناکردن و کە نسبەت وەک حەمامێک وایە بۆی وەک دووشگرتنێک وایە بۆی لە دوای ئەوە کە بۆی کرا ئەبێ ئەم ئەسپە بێتە دەرەوە چارەکێک بۆ 20 دقە پێ بگەڕێت بە ئیسراحەت بۆی کە ئیسراحەت بکات چۆن هەواگۆڕکەیەکی بۆ دروست ببێ و بکرێتەوە ژوورەوە وەکو ڕاهێنانی سواریش لە حاڵەتێکی ئاساییە کە تۆ ئامادەی نەکەی بۆ فیستیڤاڵە یا بۆ پێشبڕکێ یان بۆ نمایشێک ئەبێ بەلایەنی کەمەوە هەفتەی 2 ڕۆژێک سواری پێ بکرێت. بەگشتی ئەسب ئاژەڵێکی مرۆڤ دۆستە یعنی چۆن مرۆڤ ئەسپی خۆشە ئەویش بەگشتی ئەسب تەعاملکردن لەگەڵیا خۆشە بە نیسبەت خاوەنیشەوە خاوەن بۆ ئەسب زۆر فەرق ناکات لەبەرەوەی بەڵام ئەو کەسی کە خزمەتێکە و سواری پێەکە
و گرنگی پێدا ئەسپەکان زیاتر ئەوەیان خۆشترێ وەک لەوەی کە کەسێکی نامۆ بێتە بەرامبەریان. چەند ساڵێکە چەند کەسایەتیەک هەوڵی کۆکردنەوەی ئەسب ئەدەن ئەسپی هێنانەوە و پەرەپێدانی ئەسپی ڕەسەنی کوردیان کاکدانا دەوری 7 ساڵە کە ئێستا خاوەنی ئەم شوێنێ و ئەم ئەسپە ڕەسەنانەیە سوپاس بۆخوا 7 ساڵە بێت ئیش لەسەر ئەمە ئەکات بۆ پەرەپێدان و کۆکردنەوەی ئەم ئەسپە ڕەسەنە کوردیانە بە دروستیش سوپاس بۆخوای گەورەی ئێستا 11 ساڵە کاکدانا ساڵانە ئەسپی دەرگای خۆی لەدایک گەبێ هەمووشی ئەسپی ڕەسەنی کوردیە و پەرەی پێداوە سەرنەوە و وەچەی لێکەوتوێتەوە لە ئەسپەکانی.